سەرەتا خوای گەورە جر و پاداشتیەوە بنووسی لەگرتە ڤیدیۆیەکیەوە ئەو کوڕە گەنجەتان بەلا کردو لە پاشان خوای گەورە جر و پاداشتی کاک بەختیاری بنووسی لە ئاکرێەوە لەو ڕێگای دوورەی هاتووە لە ڕێگای لایفەوە بەڕاستی خوای گەورە جر و پاداشتیان بداتەوە پارەیەکی زۆر خڕبووە نێزیکە لە ئەوەی خانوویەکی بۆ ئەو برایی بکڕن چکە ئەو کوڕەوە مندا لە فەقیرە ئیمڕۆ دیارە خانووەکە فرۆشرایە ساحب خانووەکە دەوێ مالی خۆی بینتە ناوێ لە خانووەکەی دەرکرا خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو ئەو خێرخوازانە بداتەوە ئەوانەی هاوکار بوون خوای گەورە خێری ئێوەش بداتەوە بەڕاستی ئەجر و پاداشتی گەلە گەورەیە فەقیری عەیب نییە ئەوە خوای گەورە وەی فەقیر کردووە بەنام الحەمدوللا وەڵڵاهی بەڕاستی لەناو کوردەواری خۆمان ڕەحم ماوە زەمیر هەیە بەزەیی هەیە کاتێک خەڵک یەکێکی دەبینی لی دەقۆمێ خەڵک هەموو جەرجی ژیان دەکات منداڵی بچووک دەبینم دێ پارەی دێنی قەنەعەتانەبی کرێکارێک هات گوتی ئەمڕۆ 20,000 کرێکاری 10,000 دا و دەیڕۆیشت هەنی خەڵکیشی وا دڵسۆز هەیە بەزەی و ڕەحمی هەیە